کە باس لە کۆمەڵێک شوێنەواری مێژووی یەکەین باس لە شوێنەواری مێژووی یەکەین بەڵام بە شێوەیەکی جیاواز بێگومان وەک ئەزانین مێژووی هەر نەتەوەیەک ناسنامەکەیەتی بەڵام ئەمە تەنها چیرۆکێک نییە کە باس بکرێت بەڵکو بەڵگە نامە و نەخشە و تەلارە دێرینەکان کە شاهێدی ڕاستەقینەی ئەم مێژووی ئێمەن جا هەندێک جار ئەبینین یاخود ئەبیستین کە دەستێک یاخود چەند دەستێک هەوڵی شێواندنی ئەو سیما جوانە دەن کە ئێمە هەمانە ئەو سیما مێژوویە دەن کە ئێمە هەمانە و بەشێک لەو بەڵگە نامانە بەشێک لەو شتە دێرینانەی کە ئێمە هەمان بووە لە مۆزەخانەکانی دەرەوەی کوردستان لە مۆزەخانەکانی دەرەوەی وڵات هەن بەڵام خۆڵیان تۆزیان لەسەر نیشتووە و ئێمە نەمان ماوە یاخود دەستمان پێی نەگەشتووە جا میوانەی کام ئێوارە هەمانە لە کورسات مەگەزین یەکێکە لەو کەسایەتیانەی کە هەوڵی پاراستنی مێژووی کوردەواری داوە یەکێکە لەو کەسانی کە هەوڵی پاراستنی سیما مێژوویەکانی ئێمە دیاوە کە ئەو کەسەش کاک عادل لەتیف مەولەویە کە بەڕێزیان لێکۆڵەرن هەروەها لە هەمان کاتیشا بەڕێزیان ئەندازیارن کاک عادل بەخێر بن پرۆژەیەکی زۆر باشتان ڕاگەیاندووە کە پرۆژەکەتان مێژوو کەلەپور بە نەخشە کە ئەمە ناوێکی زۆر سەرنجڕاکێشە و ئەرکێکی زۆر گەورەشی کردوتە سەر شانی ئێوە دووبارە بەخێر بۆ سوودی کورسات دەستان خۆش بێ ئەمەوێ سەرەتا بە ئەوە دەست پێ بکەم کاک عادل چۆن بوو کە بڕیارتاندا ئەم پرۆژەیە دەست پێ بکەن چ شتێک بود کە هانی ئێوەیدا کە ئەم پرۆژەی نەخشەیە دەست پێ بکەن زۆر سپاس سڵاو ڕێزمان بۆ جەنابتان و بۆ بینەران و بیسەران لە کورسات دەستان خۆش بێخوا ئێمە بەڕاستی ینی هەموو کەسێک لە ئێمە وکو تاکێک بەرکەوتەی هەیە و کە ئەبێ ئەگەی لە مێژووی خۆی و میلەتەکەی بێت و ئێمە ژەرکو تاکێک ڕاستە ئەندازیارین و لە بواری ئەندازیاریە ئیشەکەین بەڵام بەردەوام بە حکمی ئەوەی کە من خۆم لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر و مەلازادە بووم بەردەوام لەگەڵ کتێب و مێژوو کە لە پۆری خۆمانە هەر ئاوێتە بووم زۆر جار لە کتێبە مێژوویەکان یا بگرە لە شەعر و لە ئەدەب و لە بابەتە ناسکەکانی شاسێر ئەەکەین بابەتی مەعالیم یا بابەتی ئەوەی کە شوێنێک باس ئەکرێکە ئەو شوێنە زۆر جار ئێمە هەمومان حەز ئەەکەین بزانین ئەو شوێنە ئیستا هەیە یانە یا کوێ ئەکات و پرسیار ئەەکەین ینی بۆ نمونە هەر پێشتریش باسی نالیمان کرد حەزرەتی نالی باز لە چامەکەی باز لە شیوە سوورەکە باز لە شیوی ئاودارەکە باز لە پیرمە سوورەکە باز لە شێغە باس ئەکا مەسەلەن ئەمانە ڕاستە وەکو شعرێک وکو بابەتێکی مێژووی وکو بابەتێکی ئەدەبی بابەتێکی گرنگە بەس ئێمە کە سێرمان ئەکردووە کە ئێمان خوێندەوە بە دیوێکی ترە ئەمان بینی کە ئەم شوێنانە کوێن ئەگەر ئێمە بە بەرجەستەیی لە نەخشەیەکە پیشانی بین و کە جیلی داهاتومان وە هەتا ئەو جێرێکی کە ئیستا هەن تێبگەن کە بۆ نمونە کەسایەتێکی وکو نالیە کەسایەتێکی وکو پیرەمێرد کە لە 1925 دوای نزیکەی 38 ساڵ 40 ساڵ ئەگەڕێتەوە بۆ یەکەم جار بە کوردستان و لە گوێی شەتی بەغا دائنیشە و بە جۆرە لە جۆرەکان بیر ئەکاتەوە کە کوردستان چۆن پێشکەوێت یەت شێوازێک لە ماستەر پلان شێوازێکی بەو شێوازێک کە ئەمڕۆ ئەندازار بوارە ئەندازارەکان پێوترێ پلانی شار و وڵات و بەتایبەتی سلێمانی دا ئەڕێژەی حدودی کوردستانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باکوور و باشوور ئەیانێت لە هەمان کاتا باز لەوەکە کە ئەگەر گۆیژە لە 1925 باز لەوە ئەکا پیرەمێت کە گۆیژە ئەگەر تونێلی تیابێت ئەگەر ئێمە لە بەرانان و بەسەر سلێمانێتە لە فریک بەرین باز لەوەکە لە سەرچنارە بۆ تانجەرۆ مەسەرەن ئەگەر هەمووی ببێ بە مەعامیل و بخارەکەی بە ئاسمانە بڕات کۆمەڵی شت باس دەکا کە بۆ ئەو سەردەمە هونەریە بەڕاستی و مێشک سافی و هزرڕوونیەکی زۆر هەبوو لەو شاعیر و لەو مێژوون و سولۆ بەتوانانی کە هەمان بووە ئێمەین ئەوانە لە ڕوو هەندسێکەوە کە خۆی لە بەڕاستە ئەوەیە کە زۆر جا پرسیار دروستەکە لای مقابل کە ئێمە مهندسین پەیوەندیمان چیە بە مێژووە بەڵام ئێمە مێژوو نووسەکانمان هەر لە ئەمین زەکی بەگ هەر لە وەکو شاعرانی باسمان کرد هەموو یەکێک لەوانە بەڕاستی مەعالیم و گرنگی و شوێن ینی جۆرێک لە نەخشیان باس کردو بەس ئێمەین ئەم نەخشانەدا ئەڕژینەوە چۆن ئەڵی کتێبێکی سەد لاپەڕەیەکین بە لاپەڕەیەک و بەپەڕەیەک و بە نەخشەیەک پیشانی ئەین کە بۆ ئەم سەردەمە بەڕاستی ئەوە پێم وایە گرنگێکی زۆری هەیە و خەڵکی ئەمڕۆ زیاتر پێویستی بەوەیە
کاک عادل ناونانی پرۆژەکە بە نەخشە شتێکی سەرنجڕاکێشە. جا با بزانین ئەم نەخشەیان تەنها نەخشەی جوگرافیە گرێتەوە یاخود نەخشەی تەلارسازی و بەڵگەنامە و وێنەشەگرێتەوە. ئێمە لە 2017 تقریبان پرۆژەیەکمان بۆ یەکەم جار هێنا کوردستان و عێراق و بە ناوی سیتی لابەوە لە هۆڵنداوە و لەو ئەو سیتی لابمە لە زانکۆی سلێمانی دامەزراند خۆشبەختانە پرۆژەیەکی تایبەتمان توانیمان تەقدیم کەین لەگەڵ زانکۆی سلێمانی و کۆلێژی ئەندازیاری و بەتابەتی لەلایەن بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەد علی قەرەداغی و ستافێکی متەکامیل لە زانکۆی سلێمانی لە کۆمپانیای خۆمان و کۆمپانیای ڤیپانێر هەستین بەوەی کە دۆکمنت و چۆنەڵی هەموو خانوو گەڕەکە کۆنەکانی سلێمانی دۆکمنتی بۆ بکەین و دۆکمنتاریەکی بۆ بکەین. بەڕاستی ئەوە ئەتوانین بڵین دەستپێکێک بووبووی کە ئێمە لە ڕووە هەندەسێکەوە چۆن بچینە بواری ئەوەی کە شوێنەوار و یا کەلەپوری میلەتەکەمان پارێزین. نەخشەکە لەوە سەرچاوی گرتووە کە مێژوو نووسینێکی زۆر تێکستێکی زۆر کتێبێک یا هاتن و ڕۆشنەوەی گەڕیدەیەک هەمووی لە چوارچێوی کتێبەکە ئەمە بێت لە نەخشەیەکە دیاریکەین ئەو نەخشەیە ئەوەیە کە بەڕاستی ئەمە ئیشی لەسەرەکەین. نەخێر نەخشەکەمان ئێمە تەنها جوغرافی نییە، جوغرافی بەشێکە لە بابەتەکان بەڵام نەخشەی تەرارسازی، نەخشەی هەندەسی، نەخشەی ئەوەی کە گشتگیرە شار وکو شارسازی هەمووی ئەگرێتەوە و ئەو بەڕاستیشە لە هەموویە بەداخەوە ئێمە فەقیری نەتوانین لە هەر بوارێکە دەست بجوڵێنین مەجارێکی زۆری ینی ئیشکردنە. کەواتە کاک عادل ئەتوانین بڵێن ئامانجی پرۆژەکە چییە؟ ئامانجتان تەنها کۆکردنەوەیە یاخود ئەوە تا شیکردنەوەشتان هەیە و بڵاوکردنەوەشتان هەیە؟ جەنابتان ئەزانن ئێمە ناتوانین هیچ جۆرێک لە شیکاری بکەین بۆ هەر بابەتێک ئەگەر داتامان نەبێت. ئێمە بەداخەوە لە معلومات و لە زانیاریە ضعیفین، بۆیە ئەم پرۆژەیە کە لە 2020 بە تایبەتی دەستمان پێکرد ناومانە مێژوو کەلەپورمان بە نەخشە بەڕاستی داتا و زانیاریمان کەمە. لەبەرەوەدا ئێمە ئیسە لە ئەم 5 ساڵی ڕابردوو تا ئیسێشی لەگەڵا بێت بەردەوام لە وڵاتی خۆمان لە وڵاتانی دیکە لە وڵاتانی دراوسێ بە جوودێکی چۆنەڵی تایبەتی خۆمان هەوڵین و ئەگەڕین بۆی کە معلوماتمان دەستکەوێت بۆی ئەو زانیارانی کە دەست ئەکەوێت دواتر بتوانین تەحلیلاتی پێ بکەین و یا توێژەری تریش بتوانێت ئیشی لەسەر بکە. چونکە ئێمە بەڕاستی و ئیشێکە ئەیکەین بەشێکی گرنگی ئەوەیە کە داتاکان بخینە بەردەمی خەڵک و بەردەمی توێژەران و بەردەمی زانکۆکان بۆ ئەوەی کە هەندێک بابەتمان هەیە بەداخەوە کە پێشتر لە سیاقی تێکستەکانە ئەتوانین بڵین بە هەڵات چوین، بەڵام ئێمە ئەتوانین لەڕێی ئەم بابەتەوە چاکی بکەینەوە ڕاستی بکەینەوە بگەینەوە سەر ڕێگە ڕاستەکان. زۆر جار ئەبینین کاتێک کە شوێنێک نۆژە نەکرێتەوە ڕوحە کۆنەکەی خۆی لە دەستەیە، ئەو ڕوحە مێژوویی لە دەستەیەات. ئێوە چیتان کردووە یاخود ڕێکارێکی ڕاست ئەگرنەبەر بۆ ئەوەی کە ئەم شوێنە کۆنە مۆدرن جێگەی پێ نەگرێتەوە؟ ئایا هیچ شتێکتان هەیە، هیچ ڕێکارێکتان هەیە بۆ ئەو کەسانەیە بۆ ئەو شوێنانە کە لە نێو پرۆژەکەتانە هەبێت؟ ئێمە بە تایبەتی ئیشەکەمان هەر ئەو بابەتەیە کە جەنابە فەرمووت، یعنی بە نمونە ئەگەر قسە بکەین ئێمە باسی مزگەوتی خانەقەی مەولانا بکەین یا باسی یەکێک لە حەمامەکان بکەین یا باس لە هەر یەکێک لە بابەتەکان بکەین لە ناو بازاڕی سلێمانیە بۆ نمونە ئەگەر ئێمە باسی سلێمانی بکەین بەڕاستی دۆکمنت و معلومات کۆ ئەکەین و لەسەر هەر یەکێک لەو بینایانە یا هەر یەکێک لەو معالیمانە بۆ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان ئەگەر کەسێک ویستی ئیش لەو بابەتە بکە یا لەو جێگایە بکات ئێمە پڕزانیاری بکەین و بتوانین زانیاری باشی بێنێ. بڵێ بە تایبەتی ئێمە ئەتوانین بڵێن ئەم زانیارانی کە ئێمە کۆیکەینەوە هەندێکیان نەخشەی تایە، نەخشەمان هەیە نەخشەی بینا، ینی زیاد لە 140 ساڵەمە پێش لە 150 ساڵەمە پێش ئەم نەخشانە ئەگەر بخێنە بەردەستی لایەنی معنی بە تایبەتی بەڵێ سوودی لێ بینێت و هۆکارێکە بێ بۆی کە ئێمە بگەڕێنەوە بۆ ڕەسەنایەتی خۆمان و بەداخەوەی کە جەنابە باسی کرد ئێستا ناو بازاڕی سلێمانی و ناو هەموو شار و شارۆچکەکان کە بەشی کەلەپوری ناوچەی کەلەپوریان هەیە هەمووی دەستدرێژە کرێتە سەری و بەداخەوە کە بەرەو لە ناوچوو نەچێت. زۆر باشە. کاک عادل بەڕێستان ئەندازیارن و لەگەڵ تیمەکە کارەکەن کە چەند پسپۆڕ و وەستای کۆنی تایە و ئەو کەرسانی کە دروستەکەن ئەبێ بە شێوازێکی دروست بە شێوازێکی تەواو دروستی بکەن. تاوا؟ بەڵێ ئێمە بڵین ستافەکەمان بەڕاستی ستافێکی ئەندازیاریە و مێژونووس و ئەو کەسانی کە لە بواری بەڵگەنامەیە ئیشەکەن کە ئەچینە بواری تەنفیزەوە بە دڵنیایی و بەرکەوتمان بەرامبەر بە وەساکان ئەبێت و لە ئەخیریشا وەساکانن کە ئەتوانن نەخشەکان جێبەجێ بکەن. ئەتوانێت نمونەی شوێنێکمان پێ بڵیت کە نزیک بوو لەوەی کە بشێوێنرێت دەستکاری بکرێت بەڵام ئێوە ڕێگریتان لەو شتە کرد و کارێکی ترتان گرت؟ ئێمە لەبەرەوەی کەرتی تایبەتین و هەوڵێکین ئەو
هەوڵەی کە باوەڕمان پێێتی ئەگەینە لایەنی معنی ئیتر زۆر جار بەگوێمان ناکرێت هەندێک جاریش بە خۆشبەختانە بەگوێمان ئەکرێت بەڵێ وەکو نمونە ماتوانین باسی مزگەوتی خوڕماڵ بکەین مزگەوت و مەدرسەی شوێنەواری خوڕماڵێکێکە لە شوێنەوارە زۆر دێرینەکانی کوردستان و شارەزور و گوڵعنبەر خۆشبەختانە ئێمە لە کاتێکا کۆمەڵی بەڵگەنامەی زۆر باشمان دۆزیەوە لە وڵاتانی دراوسێ ینی بیزدا لە ئەرشیفی عوسمانی لە وڵاتانی لە بەریتانیا لە ئەمریکا کۆمەڵی ئەرشیفی باشمان هێناوە کە لە کات لە تەوقیتێکا بوو کە دووبارە خۆشبەختانە ئێستا ئیشەکە جێبەجێ ئەکرێت و تەنفیز دەکرێت و گەشتوتە مەرحەلەیەکی زۆر باش لەژێر چاودێری بەڕێز خانمیەکەمی عێراق خاتوشانە ئیبراهیم ئەحمەدایە و بەڕێز کاک حاجی عابید هەورانی و براکانی هەساون بە نۆژەنکردنەوەکو ئێمەش بەو بەڵگەنامانی کە لامانە بۆ نەخشانەی کە دۆزیمانەتەوە بە بەرجەستەی ئێستا ئێمە هاتوین خزمەتی وڵاتی خۆمانی پێکەین و ئەمانەوێت کە لە پور و شوێنەوارە کە لە ڕۆ هەندەسێک و بەرجەستە بکەینەوە ئەوەیەکێکە لە نمونونەکان بەڵێ باستان لەوە کرد کە بەشێک لە بەڵگەنامەکان هەروەها لە نەخشەکان لە مۆزەخانەکانی جیهانەوە ئەیهێننەوە بۆ ئێرە بێگومانەوە کارێکی ئاسان نییە بەڵام ئێوە ئەم شتتان چۆن کردووە پێویستی بە سەردانی مەیدانی هەبووە یاخود ئەوەتە لە ڕێگەی پەیوەندی و توانیوتان ئەم کارانە بکەن ئێمە لە ڤی پایۆنیر بڵند ستافێکی متەکاملمان هەیە بۆ بابەتە بەشی جای ئێسمان هەیە بەشی ئەرشیفمان هەیە بەشی مێژوو کە لە پورمان هەیە کە لە پور و شوێنەوارمان هەیە بەڵێ لە ڕێگەی پەیوەندیوێکێکە لە بابەتەکان کە زۆر ئیشی لەسەرەکەین بەڵام ئەوە کافی نییە ینی مە زۆر جار مثلا من جار بە دوو جار یا سێ جار مەسەن سەردانی لەندەنم کردووە اینجا لەوانێ لە جاری چوارەمە وەرەقەیەکم دەستکەوتێ یا خەریتەیەکم دەستکەوت بێت بۆ نمونم جارێکان چوومە ئەسینە بۆی کە لە یەکە لە مۆزەخانەکان بابەتێکی تیا بوو لەسەر شاری سلێمانی و کوشار بەڕاستی چەند ڕۆژ لێ بووم و هەوڵم ما و بە کوردێکی خۆمان واستەیشم کرد بەڵام نەمتوانی کە بگەم ئەو کەسەی کە بابەتەکەی لا بوو گەڕامەوە بەبێ ئەوەی کە هیچم دەستکرد بەس خۆشبەختانە دوای ئەوە لە ڕێگەی ڕاستەلاتوان و توانیمان بگەین ئەوەی کە شتەکانمان بۆ بنێرن سەردانی مەیدانیەکە کە لەو بابەتانەی کە ئەبێت بکرێت و ئێمە وڵات بە وڵات ئەگەڕین مۆزەخانەکان کەمتر بەڵام گەلەرێکان و مەکتەبەکان کتێبخانەکان و زانکۆکان و ماڵە ئەو ماڵانەی کە خاوەنی ئەرشیفن مەسەلەن بۆ نمونە باپیریان یا باپیرە گەورەیان لە ڕۆژە لە ڕۆژانە هاتوۆتە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان ڕسمێکی گرتووە شتێکی نووسیوەدا شتێکی نووسیوە ئێمە ئەگەڕن لیان نەکڕینەوە ئاڵنگارەکان بەشێکی ئەوەیە کە بەڵێ ناگەینە ئەوان یا جاری وایە متمانەمان پێ ناکەن یا بە درەنگ متمانە دروستە بێت بەشێکیشی ئەوەیە کە دوای ئەوەی کە هەموو شتێک تەواو بوو هیچ شتێک ئیسە لە جیهانە بە خۆڕایی نییە هەمووی بە پارەیە و پارەکە جارێک دەبێتەوە بە ڕێگری ئەمە جاری وایە ینی خۆمان فرێ ناکەین لەوەی کە هەیە ینی شتی زۆر هەیە و بەڵام لەوانەیە لە ڕووی مادێکەوە هەر ئەوە نەفرا بکەین کە کردومانە چونکە هەمووی خۆمان ئەیکەین تا ئێستا هیچ کەسێک هاوکاری نەکردین کەواتە گرنگترین ئەو بەڵگەنامە یاخود ئەو نەخشەیە چییە کە ئێوە دەستان کەوتووە تاوەکو ئێستا ئێمە نەمان بینیوە یاخود ون بووە ئێوە دەستان کەوتبێت زۆرن شتێکە ئەتوانی چەند نمونەیەکمان پێ وەڵاهی دەیان لەوانەیە بڵم دەیان یا سەدان ئێمە بەڵگەنامەمان دەستکەوتووە خۆشبەختانە شتی زۆر باشی تایە زۆر قورسەکە تۆ لەناو ئەم هەموو بابەتە کە هەمویان بەلای خۆمان وەزانی کە چەند بەبایەخن هەڵی بژێرین بەس بۆ نمونە یەکێک لەوانە ئێمە تۆڕێک چوینە ناو تۆڕێکی ئەو بابەتانەی کە بە دوای نەخشە و بە دوای بەڵگەنامەی جیهانیە ئەگەڕێن و وەکو بڵێ وەکو مقاولێک یا وەکو دەڵالێکی ناو بنێن لە ئەمریکا ینی تایەتی پلەی پرۆفسۆریشی هەیە تۆڕێکی چلکەسیمان ناسی کە لەو بابەتانە ئیشەکەن و بە پارە و بە هینی ڕێکاری خۆیان ماوەیەک لەمە بە ڕسمێکمان دەستکەوت کە ڕسمێکی شاری سلێمانی و دەوروبەرێتی لە چلەکانی سەدەی ڕابردووە بەڕاستی شتێکی ناوازێ و ئیسێشی لەگەڵا بێت لە ژوورەکەی خۆم هەڵماسیەوە هەموو ڕۆژێک دەیان جار سێریەکەم و شتی لێوەرەگرین و سوودی زۆر لێوەرەگرین بۆ نمونە لە بەریتانیا لە لەندەن تقریبا حوت لە شوێنێک کە بەڕاستی ینی خۆشمان بەلامان و سیر بۆ جێگەیمان دۆزیە و لە شوێنێک تقریبا حەو خەریتەمان دۆزیەوە حەو خەریتەکە بۆ ئێمە زۆر گرنگ بوو جغرافی و سیاسی بوو لە 1970 پێش دروستبوونی شاری سلێمانی 1930 1940 1940 یعنی ئەمانە ناوەندی بابانن 1950 ئەو ساڵی کە بابان ڕووخاوە 1950 1963 یعنی ئەم حەوت خەریتەمان بەم ساڵانە دەستکەوت بەڕاستی شتێکی نایابە هەفتەی پێشوو هەر لە لەندەن بووم لە شوێنێک ئەتڵەسێکم دەستکەوت
کڕیمەوە خۆشبەختانە توانیمان بە شێوەیەکی فەرمی بیانینەوە هی ساڵی 1990 ینی ساڵی پێش 1900 و خۆشبەختانە و ئەتلەسە کە نەخشەی هەموو جیهانی تایە نەخشەی کوردستانی تایە و کوردستان بەناوی کوردستانەوە نووسراوە و کوردستانی گەورەی شەڕاستە وەکو سنوور دیاری نەکراوە بەڵام ئەو سنووری کە کوردستانەکەی تا نووسراوە وەکو زۆر لە نەخشەکانی تر نەخشەیەکی زۆر دقیقە و شاری سلێمانیشی تایە و زۆر لە شار و شارۆچکەکانی تریشی تایە دەیان شتی ئەوە کە ئێمە بینین چەندین ڕۆژەردا ئەنیشتین بە دیارە و تەماشای ئەەکەین و لێی وردەبینەوە و دوایی دەستەکەن بە لێکۆڵینەوە تیمێکی بۆ دائنین بۆ لێکۆڵینەوە زۆر نمونەمان هەیە لەو بابەتە. کاک عادل تاوەکو ئێستا لەو بەڵگەنامانەی کە دەستان کەوتە لە دووری وڵات ئایا هیچ زانیاریەکی وا هەبوو لەسەریان کە بێتە جێگەی سەرسوڕمانی ئێوە مای سەرسوڕمانی ئێوە وا لە ئێوە بکاکە تێروانینتان لەبارەی مێژووی ئەو ناوچەیەوە بگۆڕێت؟ زۆرن ئەوانە دووبارە بەڵام بۆ نمونە ئێمە لە کتێبە مێژوویەکانە لەسەر شاری سلێمانی زۆر جارباس لەوە ئەکرێ حتا ئەگەر سنووری شاری سلێمانی پێشتر دیاریکراوێ پێش ئەم پرۆژەی ئێمە یەکێک لەوانەیە کە لە یادبن لە یەکێک لە کتێبە زۆر معتەبەرەکانە باز لەوە کە برایم پاشا سلێمانی دروست کرد سنووری شاری سلێمانی لەو سەردەما 6 ملیۆن مەتر مڕەبع بوو بۆ نمونە لەبەرەوەی کە ئەوان ئەو مێژووناس و ئەو مامۆستا گەورانی ئێمە کە ئەو ئیشانیان کردو و ناحی مێژووی لێکیان ناوەتەوە بەڵام ئێمە بەڵگەنامەمان دەستکەوت نەکدانەیەک چەندین دانە کە سنووری شاری سلێمانی نەک 6 ملیۆن بووە 2 ملیۆنیش نەبووە ملیۆنێک و نیویش نەبوو و کەمتر بووە لەوە مەتر مڕەبع لەو کاتەیە مەسەلەن بۆ نمونەوە یەکێک بلەوانە کە ئێمە سەرسام بووین و ئەترساین هەڵەیەک ڕوویابێت چکە لە کتێبوو لە تێکستەکانە پێشەوەی ئێمە ئەو شتانەمان دەستکەوێت وا باسەکرا کە سلێمانی لە ئەوڵەوە کە دروست بووە نزیکەی 6 ملیۆن یا 6 کیلۆمەتر مڕەبع بووە بەڵام ئێمە ساڵین کیلۆمەتر مڕەبع یعنی فەرقەکەمان زۆر بوو ئەوە سەرسامیەکی زۆری بۆ ئێمە تیا بوو بەڵام لە ئەخیری شەهر ئەوەی کە ئەو بەڵگەنامەی دۆزی بمانە ئەوە ڕازدەرچوون. کاک عادل ئایا مۆزەخانە و ئەرشیفە جیهانیەکان هاوکاریتانەکان یاخود گرفتی یاسایی و دارایی بۆ ئێوە دروست نابێت لە کاتی گەڕانەوەی ئەم بەڵگەنامانە؟ گرفتی دارایی هەیە زۆریشمان هەیە بەڕاستی چونکە ئێمە وەکو عەرزم کردن هەتا ئەمڕۆ ئەم چەند ساڵێکی شمان کردووە ڕۆڵی حکومەت چۆنە یارمەتیتانێت؟ حکومەت لەوانەیە هەندێک لە بەڕێوەبەرایەتەکان و هەندێک لە کەسایەتەکان بەڕاستی ئەتوانم من لێرەوە بە تایبەتی مەسەلەن ناوی جەنابی شانازخان بێنم و ناوی جەنابی کاک دکتۆر هەواڵ بێنم وەکو پارێزگاری سلێمانی و چەند کەسایەتی تر وەکو بەڕێوەبەری پێشووی شوێنەوار و ئێستای شوێنەوار ئەمانە بەڕاستی هاوکارمانن بەمانە معنەویەکەی و زۆر دڵیان بە بابەتەکە خۆشەوە زۆر جاریش هاوکارمان بەڵام لە ڕووی مادیوە نەخێر ئێمە تا ئێستا لە هیچ شوێنێک سپۆنسەرمان نەتوانیوە وەربگرین و ئەلحەمدولیلا تا ئێستاش خۆمان توانیمانەوە ئیشانە بکەین بەس بەڕاستی ئەم ئیشە ئەوەنە گەورەیە لە توانای جیهەتێکی وەکو ئێمە بەتەنها یا چەندین جیهەتی وەکو ئێمەش نییە ئەکرێت حکومەت خۆی یان بتوانرێت دەستەی گەورەی بۆ دروست بکرێن بابەتێکی چکە بابەتێکی نیشتیمانیە و لە هەموو جیهانیشە ئێمە شتمان هەیە شتەکانیش پەرش و بڵاو و هەندێکی ونە و هەندێکی چۆتە ژێر ئەتوانین بڵین ئەرشیفی فارس و عەرەب و جاروایە تورک و ئەوانەوە ئەزانی ئەوەیە کە تۆ ئەڕووی وردەوەردە بە دوایانە ئەگەڕی بۆ دەرەکەوێت کە ئەمە ئەرشیفی خۆمانەوە مەسەلەن ئەتوانی بیهێنیتەوە. زۆر باشە کەواتە گرنگی ئەم بەڵگەنامانە کە بیان گەڕێنەوە بۆ ئێرە چییە؟ یەکەم ئەمە بەڵگەنامەی مێژووی خۆمانە کە مافی یەکەم کەس مافی خۆمانە کە لای خۆمان بێت ئەوە یەکەم گرنگیەتی بەڕاستی دووهەم ئێمە ئەتوانین ئەو جمودە ئەو وەستاویەی کە لە بوارە مێژوویەکانە ئێمە هەمان بۆ لەم بابەتانە چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان گۆمەکە بشەڵەقێنی تو شتی تازە بێنیتە ناو و لێکۆڵینەوەی زیاتر بکرێت و هەندێک بابەت ئەتوانی ڕاستکەیتەوە و گرنگی تریشی ئەوەیە کە بەڕاستی ئێمە تاکەی لە ڕووە هەندەسێکەوە ئێمە باسی بکەین تاکەی ئێمە بیلەوە بکەینەوە کە خان و کۆنەکان و گەڕەکە کۆنەکانمان تێک بین و بیڕوخێنین بۆ بیلەوە نەکەین و ئەوەی کە تێک چووە چەند ساڵێ لەمەوبەر بەم بەڵگەنامانە ئێمەیان دۆزینەوە جارێکی زیینویان کەینەوە ئێمە هەندێک ئیشمان کرد لەسەر سەرای سلێمانی سەرای سلێمانی تقریباً 18 بینامان تیا دۆزیوەتەوە کە سەرا بریتی نەبوو لە یەک بینە 18 بینای تیا بووە کە مجەمەعێک یا کۆمەلگایەکی گەورە بووە مەسەلەن بۆ نمونە مزگەوتی خانەقای مەولانە خالید ئەوە نەخشە و هینێکمان دۆزیوەتەوە کە بەڕاستی وردەکاری ئەو وردەکاری کە ئەگەر کات مابێ ئەوەی کە نالی باسی ئەکات دووبارە بۆ نمونە باز لەوە کە ئەڵێ
ئەڵێ چی ماوە چی نەماوە لە هەیوان و تاق و ژوور لە ئەوڵە باس لەوە کاڵێ واصل بکە عبیری سەلامم بە حجرەکەم چی ماوە چی نەماوە لە هەیوان و تاق و ژوور مەسەرەن باز لەوە کاڵە ئێستێش کەناری حەوشەکە جێی باز و کەوشەکە یاریتیا یا بۆتە معرەزی نفور مەسەن لە شوێنێکترا باز لەوە کە ئەڵێ مەی لێ بکە لە سەبزە و درەختانی مەدرسە ئەوراقیان مقدمەی شینە یانە سوور لە شوێنێکرا باز لەوە کاڵێ حەوزی پڕی کە نائیبی دیدەی منە لەوێ لێڵاوی دانەهاتوو وەک سەیریشی وەسوور ئەمە هەر هەمویان بابەتی هەندەسین و هەموویمان ئێمە ئەم شعرە لە ناو مزگەوتی خانەقای دۆزیەوە شوێنەکەی و ئەو باخە لەکوێ بووە ئەو شوێنی یاری فەقەکان لەکوێ بووە حەوزەکە بیزەبەت ئەکەوێتە کوێوە شوێنی خانەقا و مەدرسەکەی حەزرەتی مەولانە خالیل لەکوێ بووە ئەمانەکەی ئەگەر بتوانین بەرجەستەیکەین لە واقع حاڵە بەڕاستی تۆ تێکستە هەیە و نەخشەت هەیە و حاڵەکەیش هەیە هەر ئەوەیە کە وڵاتانیش شوێنێک هێڵنێ و وای لێ ئەەکەن کە لە شەرق و لە غەرب و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاو باکوور و باشوور و خەڵک بۆی ڕوا پارە سەرفەکە بۆی بیبینێت ئێمە بۆ نەتوانین ئەم تێکستە جوانانە و ئەو مێژۆ جوانە و ئەو بەرجەستەییشمان هەیە کە زیینویکەینەوە بەتابەتی لە سلێمانی ئێمە خانەقای مەحویمان هەیە ینی خانەقای مەحوی نزیکەی زیاد لە 200 لاپەڕە نەخشە و دەرخستە و بابەتی زۆر جوانمان دۆزیوێتەوە کە ئەتوانین ئەو کاتەی مەحوی لە ناو مەدرسەکەی و لە ناو خانەقاکەیە ژیاوە چۆن بووە بەو جۆرە وکو خۆی دروست کرێتەوە بۆ نمونە ئەمانە هەمووی ئەمانگەێنێتە ئەوەی کە ئەتوانین بڵین گرنگە ئێمە بین مێژوو کە لە پورمان هەر بۆ مێژوو نووسان و بە مێژووی نەبێت بین بە نەخشە زیینویکەینەوە بۆی کە بتوانین بە بەرجەستەی ژوایی پیشانی بین کەواتە کاک عادل پاراستنی ئەم مێژوو جوانەی کە باسێکی تەنها لە سنووری شاری سلێمانی یابێت یاخود بەگشتی هەموو کوردستان ئەگرێتەوە ئێمە هەموو کوردستان دەوڵەمەنە بۆ بابەتە کە ئیسە فەقیر کەوتوین و براوەتە دەرەوە بابەتەکانمان بەڵام ئێمە لە سلێمانی دەستمان پێکرد خۆشبەختانە ئیسە لە خورماڵ یەکێ لە پرۆژە گەورەکانمان مزگەوتی شوێنەواری خورماڵە ئیشی تیاکەین و خانەقای بیارە لە بیارە کۆمەڵشتی زۆر باشمان دۆزیوەتەوە کە بەو هیوایی بتوانین ئیشی تا بکەین لە ناو هەڵەبجا کەرکووک کۆمەڵێک دۆکمنت و بابەتمان دۆزیوەتەوە هەولێر بەو هیواین کە شتی باشمان دەستکەوتوێت و بەڵام هەرێکێک لەم شارانە کە ئەچیتە ناویەوە ستافێکی خۆی ئەوێت و تەحلیلات و وردەکاریەکی ئەوێت ئیشوکارێک نییە کە بتوانانی مەسەلەن بە ساڵێکە بە 2 ساڵ تەواو بێت زیاتری ئەوێت وەستافی زۆری ئەوێت و خەڵکێکیشی ئەوێت کە ئەندازیار بێت لە هەمان کاتە لەو زۆرە ئەندازیارانە بێت کە مێژووی خۆش بێت و بتوانێت مێژوو بخوێنێتەوە چونکە ئەمە بیرمان نەچێت ئەوانەی کە ئەندازیارن من باسی پرۆژەکەی خۆمانەکەم وەکو ڤیپیانێر کە پرۆژەی نەخشە و ینی مێژوو کە لە پورمان بە نەخشە ئەوەی کە چۆتە ئەندازیاری ئەو کەسانن کە مێژوو جغرافیان حەز لێ نەبووە یا بەنەوعی لە نەوەکان چونەتە زانستی مەسەلەن ئێستامەین ئەندازیارێکە ینی دەکتێبی مێژووی ئەی تێبێ بیخوێنێتەوە و جغرافی بخوێنێتەوە جارێکتر بۆی لەگەڵ ئەندازارەکە تێکەڵیکات خۆی چالنجێکی قورسە بەڕاستی بەس بابەتێکە کە ئێمە هەر ڕێکار لێ ڕێکاری یەکەم و دانانی ڕێکارەکان بۆ ئەم ئیشە و هەمووی خۆماڵی و هی خۆمانە و ئیشمان لەسەر کردووە و چەند جاریش هەڵەمان کردو چوونەتەوە پێشەوە و سپاس بەخوای ئێستا مەرحەلەیەکی باشمان بڕیان کاک عادل خۆت زانی کە ئێستا تەکنەلۆژیا بەرەو پێش چووە ئایا ئێوە هەوڵتان نەیاوە ئەو بەڵگەنامانە ئەو نەخشانە تاوی ئەو دەستکەوتانی کە هەتان بووە بە شێوەیەکی دیجیتاڵی 3D یاخودەوەتە لە وێبسایتێکە تەواوی زانیاریەکان لەویایە دابنێن بۆ ئەوی گەنجەکانیشمان یاخود ئەو کەسانی کە خولیای مێژوون یاخود جوگرافیان بتوانن بینەری ئەو دەستکەوتانە بن بە تەواوی ئیشەکەی ئێمە ئەوەیە بەڵام کولە ئەوڵ عەرزم کردی ئێمە هێشتا 5 ساڵەکە کار لەسەر ئەم پرۆژەکەین بەڕاستی هەر هێشتا ینی لە ئیشین و ئێمەمان بیر نەچێتەوە یەکەم جار کە ئەم پرۆژەیەمان دەست پێکە بەڕاستی یەکەم جار بە شێوازێک دەستمان پێکرد لەسەر پێشنیازی سنتەری ڕۆشنبیری بابان بۆی بێن سنووری شاری سلێمانی لە سەردەمی بابانەکانە دیاریکەین بەڵام ئەو کاتیش بۆ ئەو پرۆژە کەوکو سنووری شاری سلێمانی سەردەمی بابانەکان و ئیسێشی لەگەڵا بە ئێمە 5 ساڵە ئیش لەسەرم بابەتەکەین هێشتا ئەو زانیارانی کە هەمانە زۆرن کە پێشتر نەبووە بەڵام تێری نەکردوین بۆی کە ئێمە بین بڵین ئەتوانین بیکین بە سریدی بەس خۆشبەختانە ئەوەندە شتمان دەستکەوتووە کە ئەتوانین ئیشێکی باشی تا بکەین و لە داهاتوودا بەڵێ ئەوەیەکە لە هەدەفەکانمان کە بەدڵنیایی و ئەمانوێ بیکەنی شەڵاو ڕۆژە لە ڕۆژان بتوانین لێرەوە عەرزی بکەین کەواتە کاک عادل پەیامتان بۆ خاوەن بڕیار یاخود بۆ هەوڵاتیانە چییە کە هەوڵی شێواندنی ئەو شوێنەکە لە پوریانادەن یاخود خەڵکی چۆن پەیوەندیتان پێواکەن
ئێمە خەڵک بەڕاستی خەڵکی خۆمان زۆر باشە و ئیسە وعیەکی باشە لەم کاتەیە کە ئێمە قساکەین خەڵکانێکن شتێکیان لایە یان شتێکیان بیستووە ئەگەر ئێمە لە دەرگایان بینە ئەوان بزانن ئێمە لەم بابەتایی شەکەین پەیوەندیمان پێوەکەن و شتمان ئێنێ ینی من بەڕاستی هەر لەم مانگی پێشوە باسکەم چەندین کەسایەتی مەسەرەن وەکو بۆ نمونە ماسە خالید ڕەسوڵ بۆ نمونە ئەمڕۆ کاک ڕزگار کوڕی ڕەفیقی وێنەگر ماسە کاک ڕەفیقی وێنەگری ڕەحمەتی مەسەرەن زۆر کەسایەتی تر کە ئەزانن ئێمە لەم پرۆژانە ئیشەکەین خۆیان یەن هاوکارمان ئەبن پێمان ئەڵێن کە چیمان پێویست بێت یارمەتیمان بن بەڵێ بەڵام خاوەن بڕیار بەڕاستی یعنی بەڕاشکاوی بڵین سیستن و لەوانەیە زۆر جار کێشمەکێشم و بابەتی کارگێڕی و کورە سیاسی و ئەم بابەتانە نەپرژێتەوە سەر ئەوەی کە ئەم بابەتە بە هەند وەربگیرێ ئێمە لە دەرگایان ئەین تا ئەو کاتێک کە زۆرجار دەرگامان یا لێ ئەکەنەوە یان دەست ئەنێن بەڕوومانەوە و نمونەیشمان هەیە بەڕاستی ینی زۆر بابەتمان هەیە کە یامانە بەلایانی پەیوەندیدار و هەندێکی چۆتە شوێنی خۆی و هەندێکیشی لەوانەیە نەگونجابێت یا ئەوە نەبێت ینی بەس ئێمە هەر ئیسرارێکەکەین و پێیان ئەڵێن ئێمە ئەم بابەتە ئیشی زۆرمان تیا کردووە و بەڵگەنامەمان لایە و هیچ پارەی لەسەر حکوومەت و لەسەر خاوەن بڕیار ناکەوێت ئێمە خۆمان بەبێ بەرامبەر تیممان هەیە و هاوکار ئەبین بۆی کە ئەم بابەتە زیینوکەن و یەکێک لەوانە ئەتوانین باسی پردە شوێنەوارێکی قلیاسام بکەین بەڕاستی بێجگەلەوەی کە خۆی بابەتێکە بەڵام تقریبا مانگێ لەم و پێش چەند بەڵگەنامێکمان دەستکەوت ئەویش لە هەندێکی ئەمریکی و ئەو بابەتانەوە بۆمان دەرکەوت کە پردێک هەبوو پێشتر پیان و تۆ پردەکەی بابان تقریبا خۆی لە 1912 پردەکە لە پورەکەی قلیاسان دروست کراوە هەر بالمناسبە ینی ئەو کاتێک کە ئەو پردە دروست کراوە پردەکەی خلیاسان بێ خودی شاعیر شعرێکی بۆ وتووە و بەو شعرە هاتووە تەسبیتی کردووە کە ئەڵێ فڵانە ساڵ ئەم پردە دروست کراوە یعنی ئەڵێ حرفی جەوهەرداری ئین مەسرع بوو تاریخی ئەو یعنی ئەڵێ بۆ ئەو پیتە نقطەدارانەی کە لە بەشی خوارەوەی ئەم شعرا هەیە هذه للدين والدنيا صراط مستقيم هذه للدين والدنيا صراط مستقيم چەند پیتی تیا هەر پیتێکیان کە حرفی لەسەرە حرفی لە ژێرایە هەمووی ئەبجدی کۆکەرەوە کاتە 1330 هیجری 1330 کاتە 1912 وەوەیەکە لەو پێناسانەی یاخود لەو ناسنانەی کە بێخودی شاعیر بۆ ئەو پردەی کردووە جار لە خوار ئەم پردەوە پێشەوەی 1912 دروست کرێ خەڵکی سلێمانی چۆن پەڕیونەتەوە ئەوبەر و چۆن گەڕیدەیەکی وکو بۆ نمونە مێجەرسۆن پێش ئەوەی کە بە فەرمی بێتە ئێرە لە 1990 کە هاتوۆتە سلێمانی لەو پردەوە پەڕیۆتەوە باسی ئەکات ئەو پردەکەی بابان کە پێش سلێمانیش هەبوو بێت بە تایبەتی لە دروستبوونی سلێمانی و ئیشی لەسەر کردووە خۆشبەختانە شوێنەکەیمان دۆزیەوە بە دەقیقی ئەزانین سە لەکوایە و لایانی معنیمان لێ ئاگادار کردوێتەوە ئیتر دوای ئەوە نازانین دەستان خۆش بێت سەرکەوتو بن هیوای بەرداوامیتان بۆ خوازم بێگومان پرۆژەیەکی زۆر جوانتان دەست پێ کردووە هیوادارین لە کۆتاییەکەشە پێشەنگایەکتان هەبێ بۆ ئەوی کە بتوانین بینەری ئەو کارانە بین ئەو دەستکەوتانە بین کە ئێوە کۆتان کردو کە بێگومان ئەم کارە کۆتاییشی نییە بەڵام هەر خۆشیشە لە شوێنێکە بتوان ئەو شتانە کۆبکەنەوە کە تاوەکو ئێستا کۆتان کردوتەوە پیشانی خەڵکی بم بێگومان زۆر سپاس دەکەین دووبارە کام ئێوارەیە لەگەڵمانە بوویت زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆ بارەزیشە